لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک لە ڕووداوە هەرە گرنگەکان لە ئەفریقای باشوور بەڕێوەچوو، ڕووداوێک کە پێدەچێت کاریگەری بەسەر ئابووری جیهانەوە دابنێت و ئەژموونی دۆلار بەسەر بازرگانی جیهانیدا لاواز بکات. ئەویش لووتکەی وڵاتانی بریکس بوو لە ئەفریقای باشوور. کۆمەڵەی بریکس گەورەترین هاوپەیمانی ئابووری جیهانیە و لە ڕووی ئابووریەوە بە لەخۆگرتنی لە سەدا 26 ئابووری جیهان پێش کۆمەڵەی G7 کەوتووە. سەرەتای دروستبوونی کۆمەڵەی بریکس دەگەڕێتەوە بۆ دروستبوونی کۆمەڵەی بریک کە لە ساڵی 2009 لەسەر دەستپێشخەریەکی رووسیا پێک هات. سەرەتا هاوپەیمانێتیەکە هەریەکە لە بەرازیل، رووسیا، هندستان و چینی لەخۆگرت بوو. دواتر ئەفریقای باشوور لە ساڵی 2010 زیاد کراو. دوجار زاراوەکە بۆ بریکس گۆڕدرا. کۆمەڵەی بریکس لە هەریەکە لە بەرازیل، رووسیا، هندستان، چین و باشووری ئەفریقا پێک دێن کە بەیەکەوە زیاتر لە 26 لە سەدی ئابووری و 40 لە سەدی دانیشتوان و لە سەدا 18 قەبارەی بازرگانی جیهانی پێک دەهێنن. کۆمەڵەی وڵاتانی بریکس لە میانی لووتکەی فۆرتالیزا کە لە ساڵی 2014 لە بەرازیل بەڕێوەچوو. بڕیاریاندا بانکی گەشەپێدانی نوێ NDB و سندوقێکی یەدەگ لە شەنگەهای دابمەزرێنن. سەرمایی ئەم بانکە کە لەلایەن 5 ئەندامەکەی برێکسەوە بەڕێوە دەبرێت. ئەو کات 50 ملیار دۆلار بووە و لە ماوەی 2 ساڵدا گەیشتە 100 ملیار دۆلار. ڕۆڵی سەرەکی ئەم بانکە بریتیە لە پێدانی ملیاران دۆلار وەک قەرز بۆ بەهێزکردنی ژێرخان، چالاکیە داراییەکان، پێشخستنی کارتی تەندروستی، پەروەردە و چەندان بواری تر لە وڵاتانی ئەندامی کۆمەڵەکە و وڵاتانی دیکەی تازە پێکەشتووی دەرەوەی خۆیان. بریکس لە سەرەتادا هەوڵی بۆ بەدیهێنانی دراوێکی هاوبەشی پشت ئەستور بەزێڕەوە ئەدا، بەڵام دواتر هەوڵەکانیان بۆ دۆزینەوەی جێگرەوەی دۆلار لە مامەڵە نێودەوڵەتیەکاندا یەکخست. لە دوایین کۆبوونەوەی لووتکەی کۆمەڵەکە لە 23 ئابی ئەمساڵ لە جۆهانسبێرگی ئەفریقای باشوور، کۆمەڵەکە بڕیاریدا بە پێدانی پلەی ئەندامێتی بە 6 وڵاتی دیکە کە پێک هاتبوون لە ئەرجەنتین، سعودیا، ئێران، ئیمارات، میسر، ئەسیوبیا. بەمەش ئابووری وڵاتانی ئەندامی بریکس بۆ لە سەدا 36 ئابووری و لە سەدا 46 دانیشتوانی جیهان بەرز بوو و بریکس ئاشکرای کرد هەڵبژاردننی ئەندامە نوێیەکان بە پێوەری پاراستنی هاوسەنگی جوگرافی بووە. ئەمە جگەلەوەی زیاتر لە 20 وڵاتی دیکە خواستیان بۆ بوون بە ئەندام لە کۆمەڵەکە بەرز کردوێتەوە کە لە نێویاندا تورکیا و پاکستان و مەکسیک گرنگیەکی زۆر بە چوونە نێو کۆمەڵەکە دەدەن. ئەمەش بۆ ناڕەزایی ئەو وڵاتانە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ڕۆژاوا دەگەڕێتەوە. هەڵنەبژاردننی جەزائیریش لە نێو لیستی وڵاتانی خوازیاردا ناڕەزایەتی وڵاتەکەی لێکەوتەوە کە هۆکاری سەرەکی بۆ قەیرانە ئابووری و سیاسیەکانی ئەم دوایی وڵاتەکە دەگەڕێتەوە و ئەندامانی کۆمەڵەی بریکس پێیان وایە ڕەنگە بە ئەندامبوونی جەزائیر لە ئێستادا زیان بە ئابووری کۆمەڵەکە بگات. بەهێزبوونی وڵاتانی بریکس و وڵاتە تازە پێگەشتوەکان و ئامانجی دروستبوونی کۆمەڵەکە ڕەنگە لە داهاتوودا کاریگەری گەورە بەسەر ئابووری جیهانەوە جێبهێڵێت و ئەژموونی دۆلاری ئەمریکی لە مامەڵە نێودەوڵەتیەکاندا بە شێوەیەکی بەرچاو کەم بکاتەوە.